لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی دوو هەفتە و چار لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێم و خزمەتتان بەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیش سوودی لێ وەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الذين ينفقون في السراء والضراء والكاظمين الغيظ والعافين عن الناس والله يحب المحسنين. بەڕێ خۆشەویستان دیارە و ئاەتە لە وانەی ڕابردووش کەمێک لە خزمەتی دابووین کاتێکەوە خوای گەورە لە ئاەت پێشووتر باز لە بەهەشت دەکا ئەو بەهەشتەی کە پێویستە ئێمەی ئیماندار مسارعەی لۆ بکەین وەکو دەفەرمی وەسارعوا و هەروها لە سوورەتی ئەلحەدید دەفەرمی وەسابقوا کەواتە پەلە بکەین مبادرە بکەین دەست پێشخەری بکەین مسابقە لەگەڵ یەکتری بکەین لە بۆ گەیشتن بە لێ خۆشبوون لەلایەن خوای گەورەوە و هەروەها بەدەستهێنانی بەهەشتی پانوبەرین ئەو بەهەشتەی کە دەفەرمی ئامادە کرایە لە بۆ کەسانێکی متەقی صفاتی ئەو متەقیانە کەمێک لە صفاتی متەقی کە لێردا باز دەکا یەکەمیان الذين ينفقون في السراء والضراء ئەوانەی کەوا دەبەخشن لە خۆشی و لە ناخۆشی لە هەبوونی و لە نەبوونی والكاظمين الغيظ و ئەوانەی کەوا تووڕەیی خۆیان قوت دەدەنەوە والعافين عن الناس و ئەوانەی کەوا لە خەڵکی خۆش دەبن تە لێرەدا والعافين عن الناس واتە ئەوانەی کە خراپەیان لەگەڵ دەکەن لە خەڵکی من الناس واتە نەکەر ئیماندار غەیری ئیمانداریش کاتێکەوە خراپەیەک لەگەڵ ئیماندار دەکە ئەسڵ لە ئیماندار کە خۆی بە متەقی دەزانیتن ئەسڵ وایە چاکتر وایە عەفوی بکە خۆ لە بۆی هەیە حەق خۆی وەربگریتەوە لەبەرەوەی وەکو لە چەندین ئاەت کە خوای گەورە باسی کردێ کەسێکەوە ناحەقیەک بەرامبەری دەکرێت زوڵمێک بەرامبەری دەکرێت لە بۆی هەیە وإن عاقبتم فعاقبوا بمثل ما عوقبتم به ئەگەر هەوڵتاندا تۆڵەی خۆتان بکەنەوە ئەوە لە قەدەر ئەوەی کەوا چەند غەدرتان لێکرا ئەو هەندەی بکەنەوە نابی زیاتر بێ بەڵام ئەگەر عەفوی بکەی ئەقرب للتەقوا وەکو خوای گەورە دەفەرمیتن چاکترە و نزیکترە لە تەقوا ئەو تەقوای کەوا دەدەگەینتە بەهەشت. جا لێرەدا پێویستە ڕوونی بکەینەوە مەسئلەی عەفو وەکو گوتمان لە بۆت هەیە تو ئەو حەقەی کەوا لێت خورە داوا بکەی وەری بگریەوە بەڵام ئەگەر ئەوە لە دەربارەی حقوقی شەخسی بەڵام ئەگەر عەفوی بکەی باشترە بەڵام عەفوکردنیش وەکو زانایان دەفەرمون جێگای خۆی هەیە فمن عفا وأصلح پێویستە ئیسلاحی لەگەڵدا بیان ئەو کەسێکەوە ناحەقیەکی بەرامبەرت کردی ئەوجا هەر شێوازێک بی لە شێوازەکانی ناحەقی حەقێکی توی خواردیە ئەگەر بزانی بەو عەفوکردنت کاتێک کە عەفوی دەکەی ئیسلاح دەبی پەندی وەردەگری چاک دەبی ئەوە بە تەئکید پێ گەورە دەبی بۆ عەفوی هەم لە لای خوا سوبحانه وتعالى هەم لە لای ئەو کەسە و هەم لە ناو خەڵکیش عەفو صفەتێکە لە صفاتی خوا سبحانه وتعالى خوا العفوة سبحانه وتعالى عفوی زۆرە بەرامبەر بە بەندەکانی ئیتر ئەگەر بزانی ئەوەی بەرامبەر کە عەفوی دەکەی ئیسلاح دەبی بەو عەفوەی ئەوە باشتر وایە عەفوی بکەی پێ گەورە دەبی لە لای خوا سبحانه وتعالى لای خەڵکیش بەڵام ئەگەر بزانی کەسێک کەوا زۆمی لێت کردی حەقێکی توی لایە بە عەفوکردنت لە بۆی زیاتر وای لێدەی ئەو کەسە سەرەڕۆبی زیاتر وای لێدەی گرنگی بە حقوقی خەڵکی نەدا زیاتر وای لێدەی کەوا بە چاوێکی کەم تەماشای مقابل بکە نەخێر عەفوی نەکەی باشە کەواتە وئین تعفو فمن عفا وأصلح کەواتە دەبی ئیسلاحی لەگەڵدا ئەگەر زانیت ئیسلاحی لەگەڵدا نییە ئەو کەسە دەبیتە مای ئەوەی زیاتر سەرپێچی بکە و زیاتر تعدا لە خەڵکی بکە نەخێر عەفوی نەکەی باشترە بەڵکو حەقی خۆت وەربگریەوە تاوەکو لە بۆیش ببتە پەند و ئامۆژگاری ئەوە دەربارەی حقوقی شەخسی ئەگەر ئینسان توانای هەبوو دیارە العەفو عند المەقدرەیە
العفو عند المقدرة واتە ئەگەر توانات هەبوو تۆڵی خۆت وەربگرێت تۆڵە بکەیەوە ئەگەر زانید وا باشترە لە بۆت هەیە بەڵام ئەگەر عەفوشی بکەی کە تواناشت هەیە عەفوی نەکەی ئەوە طبعاً زۆر چاکە ئەوە لە حقوقی شخصی خۆت بەڵام لە حەقی عام لە حەقی خوا سبحانه وتعالى بەڕاستی لە بۆت نییە ئەتوو خەڵکی عەفو بکەی يعني لە بۆ نمونە کاتێکەوە باس لە پێغەمبەر دەکرێت صلى الله عليه وسلم لە حەدیثی بوخاری دایکمان عائشە دەجێڕتەوە خوای لێ ڕاز دەفەرمی ما خير رسول الله صلى الله عليه وسلم بين أمرين قط إلا أخذ أيسرهما ما لم يكن إثما پێغەمبەر صلى الله عليه وسلم ئەگەر سەرپشک کرابە لە نێوان دوو ئیش کامەیان ئاسانتر بوو ئەوی هەڵدەبژار بەڵام ما لم يكن إثما ئەگەر گوناح نەبە فإن كان إثما كان أبعد الناس منه بەڵام ئەگەر ئاسانەکە گوناهی تێدا بە لە هەموو کەسێک دوورتر بوو لەو گوناهە ومن انتقم رسول الله صلى الله عليه وسلم لنفسه في شيء قط پێغەمبەر صلى الله عليه وسلم لەبۆ نفسی خۆی قەت ئینتقام تۆڵی وەرنەگرتەوە لەبۆ خودی شخصی خۆی قەت ئینتقام تۆڵی وەرنەگرتیتەوە إلا أن تنتهك حرمة الله بەڵام کاتێکەوە سنووری خوا دەبەزێندرێ فينتقم بها لله لەبۆ خوا ئینتقامی وەردەگرتەوە لەبۆ خوا تۆڵی دەکرێت یعنی بە تایبەتی کەسێکەوە قازی بی حاکم بی کاتێکەوە کەسێکی تاوانبار تاوانێکی ئەنجامدایە ئەو تاوانەی حەدێکی لەسەر لە حدودی شەرع لەو حاڵتەی لە بۆی نییە عەفوی بکە ئەو حەقی خوایە دەبی لێ دەربچیتن کەواتە ئەگەر سنووری خوا بەزێندرا لێرەدا مەجالی عەفوی تێدا نییە پێویستە شەرعی خوا لەسەر جێبەجێ بکرێ بەڵام لە حقوقی شخصی وا چاکە عەفو بکەی لەبەر بەو عەفوی کوتمان لای خوای گەورەش گەورە دەبی وهروە لای مقابل و لای دەوروبەریش گەورە دەبی ئەو جا خوای گەورە دەفەرمێ والله يحب المحسنين الله سبحانه وتعالى کەسانێکی چاکەکاری خۆش دەوێ محسن جا ئایا لێرەدا مەبەست والله يحب المحسن واتە ئەوانەی ئەو صفاتانیان هەیە کەوا دەبەخشن لە هەبوونی و لە نەبوونی و هەروەها ئەوانەی کە تووڕەبوونی خۆیان دەخۆنەوە ئەوانەی کە خەڵکی عەفو دەکەن ئەوانە محسینن ئیتر ئەوانە محسین خوای گەورەش محسینی خۆش دەوێن هەندێک لە زانان ئەو هەلێک دون هەندێک دەڵێن نەخێر والله يحب المحسنين ئەوە صفەتێکی چارەمە لە صفاتی متقی لەبەرەوەی لە پێشەوی فەرمووە العافین عن الناس لە پێشەوی فەرمووی کەوا ئەوان کەسانێکن کەوا لە حەق خۆیان خۆش دەبن لە خەڵکی نەکەر خۆش دەبن بەڵکو چاکەشیان لەگەڵ دەکەنەوە کەواتە دەڵێن ئەوە صفەتی چارەمە کەواتە الإحسان والله يحب المحسنين لە ئیحسانەوە هاتە ئیحسان لە معاملەکردنی بەندە لەگەڵ خوا بریتە لەوەی کەوا أن تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك إحسان لمعاملة كردن لقال خوا وكو بيامس صلى الله عليه وسلم لحديث جبريل بوشيوي تعريفي ذكا إحسان لقال خوا أوي كوا بوشيوي بيبرستي وكو أوي كبيبيني أجر أتوش أو نبيني أو أتو دبيني هو إحسان لمعاملة كردن لقال خوا سبحانه وتعالى إحسان لمعاملة كردن لقال خلشي أن تحسن إلى من أساء إليك تاكبكي لەگەڵ ئەو کەسێک کە خراپەی لەگەڵ کردی لەبەرەوەی چاکەکردن لەگەڵ کەسێک کە چاکەت دەگەڵ دەکا ئەوە قەردێکە پێویستە بیدەیەوە بەڵام چاکەکردن لەگەڵ کەسێک کە خراپەی لەگەڵ کردی ئەوە هونەرە بەڕاستی بە هەموو کەسێک ناکرێت ئیتر خوا کەسانێکی چاکەکاری خۆش دەوێت والذين إذا فعلوا فاحشة أو ظلموا أنفسهم ذكروا الله فاستغفروا لذنوبهم ومن يغفر الذنوب إلا الله ولم يصروا على ما فعلوا وهم يعلمون وهروها لصفات متقين خواهي قولا باس دكاتن أوي كوالآتي كالخزمتي دابوين باسي لبخشين كر باسي ل بابلين حزم كردنو وهروها خواردنوي توري وهروها باسي لعفو كر باسي لإحسان كر ولا آتي دواتري عيني باس لمتقيان دكاتن كواصفتي دي كشيانتية والذين إذا فعلوا فاحشة أو ظلموا أنفسهم أواني كوا کاتێکەوە فاحشەیەک دەکەن یان زوڵم لە نەفسی خۆیان دەکەن زەلێدا هەندێک لە زانان دەفەرمون ئەو صفاتانە هەر لەگەڵ صفاتی متقیە هەر لەگەڵ ئەو صنفەیەکەوە لە ئاەت پێشتر باس کرایانەوان صنفێککەنە شەش تێدانێ ئەوانەش ئەهلی بەهەشتنە بەرەوەی خوای گەورە دەفەرمێ ئەوانە زوو ئیستیغفار دەکەن بەڵام هەر ئەوانن ئەوانەی پێشەوە باسکرانیان ئەو صنفێککەنە لێرە خلافێک لەبین عولەما هەیە بە هەر حاڵ غيري پیغمبران عليهم الصلاة والسلام هیچ کەسێک معصوم نییە لە گوناه و تاوان کەواتە ئەگەر بڵێن متقی
بەڵێ متقی ئەوە نییە کەوا مەلایکەت بیتن گوناه نەکە، گوناه دەکا بەڵام مصیر نابی لەسەر گوناه، زوو تەوبە دەکا وەکو لە ئاەتکەدا باز دەکرێت. و ئاخود هەندێک لە مفەسرینش دەفەرمون طبعا متقینیش دەرەجاتیان هەیە، لێردا باس لە دوو دەرەجە دەکات، دەرەجەیەکی بەرز وەکو لە چەندین جێگایان خوای گەورە کە باز لە ئەهلی بەهەشت دەکاتن، باز لە دەرەجاتیان دەکاتن، سابقون هەنە، ئەهل اليەمین هەنە، ئیتر هەنە صفاتی ئاەت یەکەمیان لەسەر جێبەجێ دەبی، هەیە لەوان لە خوارترە و نەزمترە بۆی کەوا فاحشەش لەوانەیە بکە بەڵام مصر نابی لەسەری. والذین إذا فعلوا فاحشة ئەوانەی کەوا ئەو متقیانەی کەوا ئەهلی بەهەشتن کاتێکەوە فاحشەیەک دەکەن ئەو ظەلەم و ئەنفسەهم ظلم لە نەفسی خۆیان دەکەن. فاحشە زیاتر وەکو مستەلەحێکی شەرعی لە قورئانی پیرۆز کە بەکارهێنرا لە بۆ گوناهە گەورەکان بەکارهێن، بە تایبەتی ئەو گوناهانەی کەوا بە فەرج و بەدامێن ئەنجام دەدرێ، خوا پەناماندا وەکو زینا، وەکو عەمەلی قەومی لووط، ئەوەی خوای گەورە ئەوانەیە ناوی لێنایە فاحشە، بۆی کەوا قەباحەتەکەی عورفەن و شەرعەن زۆر گەورەیە، قەباحەت و ناشرینیەکەی زۆر گەورەیە، ئیتر هەم لە شەرعی خوا هەم لە عورفی بەشەر و ئینسانەکانیش. ئیتر کاتێکەوە فاحشە دەکەن، گوناه و تاوانێکی گەورە دەکەن، ئەو ظەلەم و ئەنفسەهم یاخود ظلم لە نەفسی خۆیان دەکەن. لێردا ظلم لە نەفسی خۆیان هەندێک لە زانان دەفەرمون واتە ئەویان کەبائیرە، ئەوەش گوناهی گچکەیە، و یاخود هەندێک دەفەرمون ئەو ظەلەم و ئەنفسەهم بە گوناهی گەورە و گچکەواتە تەعمیم بعد خاص، کەواتە کاتێکەوە فاحشە دەکەن و یاخود ظلم لە نەفس خۆیان دەکەن، چ بە فاحشە چ بە گوناهی گچکە. دیارە گوناه ئەنجامدان بەڕاستی ظلمە، ظلمێکە لە نەفسی خۆتی دەکەی، کاتێکەوە گوناهێک ئەنجام دەدەی ظلمێکە لە نەفسی خۆتی دەکەی بە ئەوەی کەوا معەڕەزی دەکەی لەوە ئەوەی کەوا مستحەقبی بە عەزابی خوا پەنامان بدە. بەڕاستی بە گوناه و تاوان ئینسان ظلم لە خۆی دەکات، ژیانی خۆی تاڵ دەکا لە دنیاش، لەبەرەوەی بەڕاستی عاقبەتی گوناحە لە دنیاش دڵتەنجی و قەلقی و نامرتاحیە، ئەوجا لە قیامەتش ئەگەر خوا لێت خۆش نەبی ئەو بەتەئکید عەزاب و سزای لە دوو دێ، کەواتە بەڕاستی گوناه و تاوان بەگشتی ظلمە لە نەفس خۆت دەکەی، کەواتە ئەوانەی کەوا فاحشەیەک دەکەن بە تایبەتی کەبائیرەکان و یاخود بەگشتی هەر گوناهێک دەکەن لە گەورە و لە گچکە کەوا ظلم لە نەفس خۆیان دەکەن، بەڵام بەوەندەی کۆتای پێنێنێ بەڵێ ئەوانە متقینە، بەڵام بەوەی متقینە ذەکەروا الله فاستغفروا لذنوبهم، کەواتە صفاتی متقین ئەوەیە کەوا پارێزراو نییە لە گوناه، بەڵام کاتێک کە گوناه دەکات زوو خوای بەبیر دێتەوە، ئەوجا ئیستیغفار دەکات، داوای لێخۆشبوون دەکات لە خوای گەورە سوبحانه وتعالى. ذەکەروا الله کەواتە هەر کاتێکەوە گوناهکەیت، طبعا ئەوە وەکو گوتمان متقی دەرەجاتی هەیە، کەسانێکەوە دەرەجاتیان بەرزە، هەر لەو کاتەی کەوا بە نەفسی ئەمارە بالسوء و هەروەها بە ئیغڕای شەیطان کاتێکەوە تووشی گوناهێک دێ، هەر لە حاڵەتی ئەنجامدانی گوناهەکەش تاڵی گوناهەکە دەچێژی و پەشیمان دەبیتەوە هەر زوو، بەڵام ئەوەی تریان پاشەوەی گوناهەکەتەوە دەبێت ئەوجا پەشیمان دەبیتەوە، ئەوەی تریان دواترێ پەشیمان دەکەواتە لە قەدەر ئیمان و تەقوایەکەی زووتر پەشیمان دەبیتەوە، هەرچەند زووتر پەشیمان بیتەوە باشترە. کەواتە ئەوانە کاتێک کە فاحشەیەک دەکەن و یاخود زوڵمێک لە نەفس خۆیان دەکەن، ذەکەروا الله یەکسەر خوایان بەبیر دێتەوە سوبحانه وتعالى، عەزەمەتی خوایان بەبیر دێتەوە، عقوبە و سزادانی خوایان بەبیر دێتەوە، ئەو هەموو چاکە و فەزلەی خوایان بەبیر دێتەوە، ئەوانیش هەندە بێنمەکەن. ئیتر ذەکەروا الله کاتێکەوە یادی خوا دەکەن سوبحانه وتعالى فاستغفروا لذنوبهم، یەکسەر داوای لێخۆشبوون دەکەن لە بۆ گوناهەکانیان. ومن يغفر الذنوب إلا الله، دەی چێ هەیە لە گوناهەکان خۆش بی ئیلا الله نەبی، ئیلا الله نەبی، کەواتە فعلا ئەوەی کەوا بە فعلی لە گوناه خۆش دەبی ئەڵڵایە، مەغفرە بە معنای ستر، واتە هەم دای دەپۆشی ستری دەکا فەزحی ناکە، هەم عقوبەشی نادا. چێ هەیە لە گوناه خۆش بی تەنها ئەڵڵا نەبی، کاتێکەوە بەندە هەرچەندی گوناه دەکا دەگەڕێت و لای قبولی دەکا، مەگەر نەگاتە سەرەمەرگ و نەگاتە ئەوەی کەوا علامەتی قیامەتدا بێ، بۆی کەوا ڕۆژ لە لای ڕۆژ ئاواوە بێ. کەواتە چێ هەیە لە گوناه خۆش بی تەنها ئەڵڵا نەبی، بەو شێوەی کەوا کاتێکەوە لە گوناهش خۆش دەبی دەیسڕیتەوە کە نەما هیچ نەبووە. ئەگەر هەر کەسێک غەڵەتێکی بەرامبەر بکەیت جارێک دوو سێ زیاتر لێت خۆش نابی، وە کە لێشت خۆش دەبی جار بەجار بەبیری دێتەوە بە چاوت دادات، بەڵام خوا سوبحانه وتعالى کە لێت خۆش بوو
بەو شێوەی لێت خۆش دەبیتن کەوا دەیسڕیتەوە كأن شيئا لم يكن. سبحان الله. لەوە زیاتر وەکو لە سوورەت فورقان دەفەرمی يبدل الله سيئاتهم حسنات، کەواتە بە چاکەش دەیگۆڕیتەوە. ومن يغفر الذنوب إلا الله ولم يصروا على ما فعلوا وهم يعلمون. مصر نين واتە پێداگر نین لەسەر گوناهەکانیان وهم يعلمون، ودەزانن کە ئەوە گوناهە کردیتە، ودەزانن لە حەقی چێ ئەو گوناحیان کردیە، ودەزانن ئەو خوای کەوا گوناحیان کردێدا لە بەرامبەری لێخۆش بووە، عەفووە، غەفوورە، ڕەحیمە، قبولی دەکاتەوە. کەواتە ئەو سفەتی متەقیانە بەڕاستی بۆی کەوا کاتێک کە گوناح دەکەن بەڵام زوو پەشیمان دەبنەوە، یادی خوا دەکەن، داوای لێخۆشبوون دەکەن، مصر نین لەسەر گوناهەکانە. وەصیفەتێکی زۆر میهمە، مصر نەبی لەسەر گوناهەکان، هەر کاتێکی گوناه کرد زوو پەشیمان بەوە دوور کە نوێژ بکە، وەکو لە حەدیث صحیح پێغەمبەر صلی الله علیه وسلم پەشیمانی خۆت دەربڕە لە بۆ خوا، بە تەئکید خوای گەورە قبولی دەکاتن. لە خوای گەورە داواکاری صیفاتی متەقیمان لێ بێتە جێ، لەو کەسانە بین کەوا شایانی ئەوەی بین کەوا ئەهلی بەهەشت بین، ئەهلی ئەوەی بین کەوا خوا سبحانه وتعالى ئەگەر گوناهیشمان کرد لێمان خۆش ببی و بشمان پارێزی لە گوناه و تاوان، لە خوای گەورە دەپاڕێنین لەو کەسانە بین کەوا مەشمول بین بەوەی کەوا فەرمووی وسارعوا وسابقوا، لەو کەسانە بین إن شاء الله تعالى. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين، وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله، وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.